وڵا کێشە و گرفتی زۆر دروست کردووە لەبەرەوەی ئەگەر ئاوی نەدەیت نابێ گەرمی ئەمساڵ ئینجا ئێمە باشترین لەبەرەوەی ئاومان هەیە ئەو شاخانە خراپترن لەبەرەوە ئایان نییە جا ئێمە حکومەت هیچ هاوکارێکشمان ناکات لە گاز و لە سەماد و لە دەرمان و هیچ هاوکارێکمان ناکات وڵا ئاوی نەدەی هیچی تیان نابێت هیچ وای تیان نابێت وشک ئەبێت وشکیش لێ وشکە بێ و لێ وشکیش نابێت بەڵام زەعیف دەرەچێت هیچ وای تیان نابێت زەعیف دەرەچێت وەکو ساوەڕ دەرەچێت ئاوی نەدەی هیچی تیان نابێت هیچ وای تیان نابێت ساڵانە خۆی ئیتر لە دوای نەورۆزەوە گەرم گوڵەکات لە دوای نەورۆزەوە دەسەکات بە گوڵ و تا ئیتر تا مانگی چوارتر تاوە گوڵەکات هیوادارم دەنگی جوتیاران بگا بە حکومەتی هەرێمی کوردستان و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان و بە وەزارەتی کشت و کاڵ بەڕاستی نەبارینی باران ڕێژەی ئەتوانین بڵین لە سا چلی بەرهەمی کشت و کاڵی دا ئەبەزێ بە تاکیدەوە شتێکە دیارە ئەبینرێ بە چاو و داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان کە قەرەبووی جوتیاران بکاتەوە بە هێنانی بنەتۆ و پێدانی بنەتۆ و بە سیارێکی مەناسب بۆی جوتیاران لە ڕاستیە زەرمەندی یەکەمە بن بەڵێ لە شوێنە دێمەکانە بە تاکید سفرە بێتەوە و بنەتەوەکەشی دەست ناکەوێتەوە ئەو تەوەی کە کردویانەوە ئەو مەسرفەی کە کردویانە بە هیچ شێوەیەک یعنی بەرهەمی نابێت بە هۆی نەبارینی بارانەوە زیاتر ئەوەی کە زەرمەند دەبێت شوێنە دێمەکانە بەراوەکان کەم تا زۆر بەو ئاوانەی کە سەرچاوە ئاویانەی کە هەیە ئەتوانن شتێکی کەمی لێ ئاو بدرێ و بەرهەمی هەبێ بەس بەڕاستی ئەوانەی کە دێمەکانن سفرە بێتەوە لە کۆمەڵێ شوێن دێمەکان بەڵێ هیچ بەرهەمێکی نابێت بەرهەمەندەکەی ئەمە ئەوەتانە ئەوەی کە جارێت دەیمە ئەوە ئەقمی بڕێ لەسا شەسیشی نوێت ئەمە جاری یەکەم ئەمە ئەوەشی کە بەراوە وەتەمان ئاو کەمی کردووە کە ئاو کەمی کردێ ئیتر خەڵکیش کردێسە سەرە بەخوای ترین وایە کابراتی دومی دوان سیان ئەوەدە بەسەرێ بە سعاتە ئەوە کەی تریشی بەخوای تر خۆئیش هەر بەراوەکەی شەر وەکو دەیمەکە ئیش بەخوا هالە زەروریە هالە زەرور تاو زەرورە ئیتر وەکو بەروبیم ئیمسال باوەڕ ناکەم ئەو بەروبمە ساڵان کە بوومان داعنی حەددا بەجێ من لە ساڵ 6 تا 50 بەزی کاریگەریەکی زۆری کرد لەسەر بەرهەمی دانەوێڵە لە گەنم لە جۆ هەتا لە نۆگی شەوانی کەوا ئەچێنرێن بەرهەمە بەهارەکان بڵین تەبیعی ئەمە شوای کردوکەوە ئەو بەرهەمانە زۆر داوەزنن بەڵکو زۆربیان فەوتاون بەڕاستی ئیلا ئەو زەویانە نەبێتکەوا بەراون جوتیارەکان پەنیان بردو بۆ ئاودێرانیان بە هیانە بڵێن بە سیستەمی ئاودێری قاترەیە یاخوب بە پرژاندنە ئاوی گەرمەکەیدات تەنها ئەو زەویانە توانین سوود لە گەرمەکانگرین ئاوا درێن طبعا ڕێژێکی زۆر لە زەویەکانی ئێمەش دەیمن بەڕاستی بەراوەکانمان هەن بەسکەون بۆ شێوەنین ئەتوانم بڵێم بەرهەمی ئەم ساڵمان لە سەدا 10 بۆ لە سەدا 15 هەر ئەبێت ئەوەنە ئەو پەڕی زیاتر نابێ بەڕاست قەرەبووکردنەوەی جوتیار تەبیعی مەفروض وایەکەوە حکومەت لەم کارەسەتانە کە ڕووەدا سروشتین بیلۆ بکاتە بودجەیەکی باش بۆ کشت و کاڵدانێن نەکە لە سادوو ئەوەنە سادوو هیچ نییە بەڕاستی ئێستا سەر نەکردو لە سەدادوو بودجێ هەرێمی کوردستان بۆ کشت و کاڵدانراوە ئەبێت لەم کاتانە بودجێ کتوپڕ هەبێ بۆ کردی کشت و کاڵ لەبەرەوەی جوتیارەکانمان سار نبنەوە لە ئیشەکە بەڕاستی حکومەت پێویستە بیلۆ بکاتەوە کە قەرەبووی جوتیاران بکاتەوە بەوەی کەوا ئەگەر هەر مەسروفی جووتەکەش بێ بەڕاستی هەتا ئێستا طبعا حکومەت جهێتی معنی برتێ لە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی کشت و کاڵش ئەگەر بودجەیەک لە بەردەستیانە بێت ناتوانێت وەک پێویست ئەو قەرەبووە بکات بەڵام ئەبێت بەرنامە هەبێت کەوا بیکاتەوە بەس تازە وەکو شتێکی ڕسمی تا ئێستا مشتمانە بیستەوە